سلاوی خی گەورە لە ئێوەی بەڕێز لەو بەڕێزانێک کە بینەرمان دەبن. ئەمن دکتۆر دیارم پسپۆری نەشتەرگەری دڵ لە نەخۆشخانەی مێهرەبانی نەخۆشەکان دەبین ڕۆژانە لە ڕۆژی شەممە تا ڕۆژی پێنجشەممە خۆی نەخۆشەکانی دڵ لە دوو نەخۆشی زیاتر خۆی دەبینتەوە. نەخۆشی زگماک و ئەو نەخۆشیانەی کە ئینسان تووشی دەبی بە گەورەی ئەوانی زگماکەکان زۆرە ژمارەیان زۆرە ئەنوا نەخۆشی زگماکەی هەیە مەسەرەن نەخۆشی زگماک لە عمری یەک ڕۆژی بەدیار دەکەوی هەیە نەخۆشی زگماک مەسەرەن لە عمری یەک مانجی بەدیار دەکەوی هەیە لە 6 مانجی بەدیار دەکەوی هەیە لە عمری 6 ساڵی بەدیار دەکەوی هەیە لە 10 ساڵی هەیە بەدیار ناکەوی هەتا عمر دەکاتە 30 ساڵ 30 ساڵ جاروەیە نەخۆشی زگماک و نەخۆشی زگماکیش ئاڕازەکانی هەیە مەسەرەن نەخۆشەکە شین دەبی هەیە تەنگە نەفەس دەبی ئەو بەنسبەت نەخۆشەکانی زگماکی بەنسبەت منداڵان بەنسبەت ئەو نەخۆشانەی کە تووشی گەورە دەبی و پێویستی بە نەشتەرگەری دڵە ئەوان زیاتر زۆری زۆرە بە دوو جۆری ڕئیسی هەیە مەسەلەن بڵێن سەمامەی دڵە ئەوانی پێویستی بە گۆڕینی سەمامە دەریان پێویستی بە چاکردنەوەی سەمامەی دڵ دەبی و ئەوانەی پێویستی بە چاندنی دەمارەکانی دڵ دەبی ئەو نەخۆشانەی کە تووشی جەڵتەی دڵ دەبن یان ئەو نەخۆشانەی کە دەمارەکانی دڵیان دەگیرێ قەستەڕەی دەکەن بە شەبەکە و باڵۆن نابیتەوە دەتوانین بە نەشتەرگەری لۆیان بکەین. باوترین نەخۆشی ینی زۆرترین نەخۆشی کە ئێستا تووشی ئینسان دەبی نەخۆشی دڵ جەڵتەی دڵە مەسەلەن جیرانی دەمارەکانی دڵە ئەویش هۆکاری زۆرە چەند هۆکارێکی سەرەکیمان هەیە ئەو هۆکارە سەرەکیانەی کە زۆر مهمە نەخۆشی شەکرە جگەرە کێشانە ئەوە کوشندنە ئەو کوشندەیە جگەرە کێشان زۆر خەتەرە چاوری لە خوێن هۆکاری زۆر سەرەکیە و وەرەسا بۆ ماوەی هۆکارێک سەرەکیە هۆکاری دیکەمان هەیە مەسەلەن نەخۆشی زەختمان هەیە مەسەلەن نێرینە زیاتر توش دەبی لە مێینە مەسەلەن لۆ نمونە ئەوانی عمریان گەورەترە زیاتر توش دەبن لە عمری ئەوانی گچکەترە زۆری خواردن ئەوانی کە مەسەلەن وەزنی زۆر جار دەور دەبینی و زائیدەن وەرزشکردن ئەوانی کە وەرزش دەکەن هەندێک جار احتیمالی توشبوونیان کەمترە بە تەشبوونەوەی دەمارەکانی دڵ لەوانەی کە مەسەلەن خواردنیان خراپە و لەوانەی کە وەرزش ناکەن. زۆرترین نەخۆش کە ئێستا هەیە پێویستی بە نەشتەرگەریە نەخۆشیەکانی جیرانی دەمارەکانی دڵ کە پێویستی بە چاندنی دەمارەکانی دڵە ئەوە لە هەمویان زیاترە و نەخۆشی دیکەشمان هەیە مەسەلەن نەخۆشەکانی ئەوەنی کە پێویستی بە سەمامەی دڵی تێکچووە و نەخۆشی زگماکیشمان زۆرە یعنی پێشی 20 ساڵ مەسەلەن ئەو ئەحسایانەی کە کرایە زۆر مەسەلەن دەڵێن لە نێرینە زیاترە وەک لە مێینە و ئەوانی عمریان مەسەلەن لە 50-60 تێدەپەڕی بەس ئێستا لە 40 ساڵیش هەیە لە 30 ساڵیش هەیە ئەشتەرگەری دڵمان لۆ کردیە و زایدن مێینەش زۆر توش دەبن ئێستا حالیە گەورەترین مەترسی جەڵتەی دڵە جەڵتەی دڵ زۆر مشکلەیە چکە زۆر جار ئینسان کە جەڵتەی دڵ لێی دەدا ئەو نەخۆشانەی کە دەمارەکانیان زۆر جار دەیکوژی جەڵتەی دڵ یان زۆر جار دڵی زەعیف دەکا ئەوەش نزمێ نەزاحەتی عەمەلیاتەکەی دەگۆڵی ئەو دوو هۆکارە زۆر مشکلەیە لە بۆ دڵ خۆی نەشتەرگەری دڵ زیاتر بە فەتح سەدر دەکرێتن یعنی لە ساڵانی ڕابردوو لە ئێستاشدا بە فەتح سەدر زۆر نەخۆشی یەکانی دڵ هەمووی بە فەتح سەدر دەکرێت بەس ئێستا تەریقەی نوێ پێیا بووە پێی دەڵێن تەریقەی نازوو لە ناوخەڵکی ئەویش فتحەکی جانبیە فتحەکی جانبی لە بن مەمچی ئینسانی لای ڕاست دەتانی لای چەپ یان لای ڕاست دەتانی بیکەینەوە 7 سانتیمە دەتانی نەشتەرەکانی دڵ ئەنجام بدەین ئەو تەریقەیە تقریبا لە بۆ 180 هەتا 190 نەخۆشیەکان دەبی بەس لە بۆ هەموو نەخۆشێک نابی بەس لە بۆ زۆری دەبی ئەوە تەریقەی زۆر باشە سینجی نەخۆشی شەق ناکەین هێزکەکەی ناشێنین نەخۆش زووتر قید دەبتەوە ژانی کەمترە نەخۆشەشی زۆر ئێستا دەتوانین بەو تەریقەی ئەمە نەشتەرگەری لۆ بکەین کە پێی دەڵێن نازوو خۆی مهمترینشێت خۆپارێزی خواردن زۆر مهمە چکە تو ئینسان کە نەخۆشی شەکرەی هەبی ناتانی مەسەلەن شەکرەکەی دەبی کۆنتڕۆل کە بەس ناتانی شەکرەی لاوە هەڵ دەبی مەسەلەن عیلاجی شەکری بخوا ئینسان کە مەسەلەن زەختی هەبی دەبی زەختی خۆی کۆنتڕۆلکە نابی ببێلی زەختی زۆر هەستیتن سێم جغارە کێشان یعنی بە هەموو نوعی جغارە کێشان یعنی دەتوانم بڵێم جغارە کێشان کوشندەیە لە بۆ دڵ یعنی نەخۆشەیە مەسەلەن شەبەکەی دانەیە چکە جغاری ترک نەکردیە بە مودەتێکی کەم شەبەکەی جیرایتەوە یان دەمارەکان دڵی دەگیرێتەوە جغارە کێشان کۆنتڕۆلی جغارە کێشانی خۆی بکە یان نێرگلە کێشان هەر شتێک دووکەڵی پیس مەسەلەن یان ئەو دووکەڵی پیسێکی ئێستا هەر دەچێشین ئێمە ناو شاری هیچ فەرقی لەگەڵ جغارە کێشان زۆر پیسە
زۆر خەتەریشە. وزائدا زۆری خواردن، يعني ئەو خواردنانی کە پێویستە ئینسان مثلا حەلحەلەویات و چەوری، مثلا شیر نەمەنی و چەوری حتا بتانی نەخوا، خاصن شتی صناعی، ئەو شتانەی کە مثلا ناو قوتیە، شتی ناو قوتی زۆر خراپە، هەرچی بیتن معلبی پێدڕێن، ئەوی ناو لایلۆنیە مثلا ئەکسپاری لەسەرە، حتا ئەکسپاری شتاوەبی، هەر خەتەرە زۆر خەتەرە، خۆی لە خۆی خواردن چیز ناسەحی و خەتەرە. زائدا حرەکە، ئینسان يعني ئەگە حرەکەی نەبوو، ئەگەر ئەو شتانەش بکە هەر سەحەتی لە خەتەریاتدایە، يعني ڕۆژێ مثلا ساعاتێک بتانی مثلا ڕۆیشتنە وەرزشە بتانی بیکە زۆر زەرورە. سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە بینەروان دەبن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.